بە پێ و پێشبینەی بۆ هاتنی گەشتیاران دەکرا بۆ ئەم ساڵ زۆر زیاتر لەو ڕێژەیە گەشتیاران سەردانی ناوچە گەشتیاریەکانیان کردووە. بەڵام ڕێژەی کەمی گەشتیارانی هەرێمی کوردستانن. ڕێژەی هەرە زۆریان لەو گەشتیارانن لە ناوەڕاست و باشووری عێراقەوە هاتوون. لەلایەن دەستەی گەشت و گوزاری هەرێمیش هەموو ئامادەکاریە کراوە. بەڕادەیەکی باشیش لایەنەکان بۆ کەرتی گەشت و گوزار فراهم کراوە. ئێمە لە شاری سلێمانیەوە هاتوین، بەڕاستی شوێنێکی زۆر خۆشە، یەکەم جارمانە هێن بۆ بینینی ئێرە و بێخاڵ هاتین چەند شوێنێکی تر بە تەمای ماوەی 3 ڕۆژ بمێنینەوە لێرە تا شوێنەکانی تر ببینین. شوێنە گەشتیارەکان زیاتر احتیمام پێ بدرێ بۆی گەشتیار زیاتر بێتە ناوە. وڵی خەڵکی بیانیشی لێ بینید، عەرەبی لێ بینی لە خواری عێراقەوە هاتوون، کوردی خۆمانی لێیە، بە زیاتر پەرەی پێ بدرێ باشترێکە. گەشتیارێکی زۆر سەردانێ دەکات و گەشتیارانەش زۆربەش لە ناوەڕاست و باشووری عێراقەوە سەردانی دەکەن و گەشتیاری خۆماڵیش هەیە. وەک ئامادەکاری شارەزایەک باشمان خۆمان بە باشترین شێوە ئامادە دەکەین. بە بەراورد لەگەڵ چەند ساڵی ڕابردوو لە جەژنی ڕەمەزانی ئەم ساڵ زۆرترین ڕێژەی گەشتیاران لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان و ناوەڕاست و خواروی عێراق سەردانی ناوچە گەشتیاریەکانی سۆران و ڕەواندز و باڵەکایەتیان کردووە. ڕێژەی گەشتار ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبوونە بە تایبەتی ئەم ساڵ پێشبینی دەکەین بە گەشتار ڕوو لە زیادبوون کاتن بەهۆی ئەو تەنسیق و هەمانجی ئێمە لەگەڵ کۆمپانیا گەشتارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق بە بەردەوامی هەماهەنگی بەردەوامان هەیە بۆەوەی وا بکەین ڕێژەی گەشتاری بەرەو بەرزبوونەوە بوونی ناوچە گەشتیاریەکان و لەباری کەش و هەوا و سروشتی جوانی و دڕفێن لە هەر ناوچەیەک بێت هۆکارێکە بۆ لایەنی گەشتیاری لە پاڵ ئەوەشدا ئارامی و ئاسایش و نەبوونی کێشە و گرفت هۆکارێکی ترە بۆ پەرەپێدان و گەشەسەندنی کەرتی گەشتیاری. هاوکات گرنگی پێدانی ناوچە گەشتیاریەکان لە ڕووی پرۆژە خزمەتگوزاریەکان بنەمایەکی سەرەکیە بۆ زیاتر ڕاکێشانی سەرنجی گەشتیاران. دوجار سەرچاوەیەکی گرنگ دەبێت بۆ کەرتی ئابووری و داهاتی هەرێمی کوردستان. بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو زۆرترین ڕێژەی گەشتیار ئەم ساڵ لە 3 ڕۆژی جەژنی ڕەمەزان سەردانی شوێنە گەشتیاریەکانی سۆرانیان کردووە. زۆرترین ئەو گەشتیارانەش گەشتیاری ناوەڕاست و خواروی عێراق بوون. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، هاوینە هەواری گەلی عەلیبەگ.